بەڵێنت پێ دەدەم ئەگەر ئەو ویدیۆ تا کۆتایی چاولەکەی چی دیکە بە کیبۆردی فارسی یا عەرەبی کوردی نانووسی. سڵاو، من سروشم و ئێرش کەناڵی کورتایتێکە. دەمهەوێت دە ویدیۆدا باسی باشترین تەختەکلیلەکان بکەم کە ئێوە دەتوانن کوردیان پێ بنووسن. تەختەکلیلەکانی سامسۆنگ، گوگل و ئایفۆن و مایکرۆسافت. تا کۆتایی لەگەڵم بن با بە جوانی و بە تەختەکلیلی باش کوردی بنووسین. جادێرەدا باسی تەختەکلیلێک دەکەین پێچگە لە مۆبایلەکانی سامسۆنگ لەسەر زۆربەی مۆبایلەکانی ئەندرویدە وەک شیاومی و ئۆپۆ و ریێڵمی و ئەوان دیکە. یەکێک لە باشترین کیبۆردەکانی دنیاە کە ئێوە دەتوانن بە هاسانی کوردی پێ بنووسن. هەرە زۆرێکە دەبینین لەسەر زۆربەی مۆبایلەکان هەیە، بەڵام بەداخەوە زۆربەمان زمانی کوردی پێوە زیاد ناکەین. و دیرەدا پێتان دڵم چۆن زمانی کوردی پێوە زیاد بکەین. دەسەرەتاتە ئێوە دەتوانن لە گوگل پلی ستۆر یا لە بازار ئەپی جیبۆرد لەسەر مۆبایلەکەتان دابەزێنن و بڕۆنە ناو ئەپی جیبۆرد. دیرەدا لە بەشیەوە نووسراوە لەنگویجز لێدەن و ئەد کیبۆرد لێدەن. دیرەدا بنووسن کوردی ناوەڕاست یا کوردی ئێران و یا کوردی کرمانجیش دەتوانن هەڵبژێرن و هەر کەم لە کوردەکەتان ویست دای بگرن لەسەری و بڕۆن پێی بنووسن. ئێستا ئێوە بە یەکێک لە باشترین کیبۆردەکانی دنیا دەتوانن کوردی بنووسن. ئەپی جیبۆرد تایبەتمەندێکی هەیە کە ئێوە دەتوان بە هاسانی کوردی پێ بنووسن، چۆن کاتێکی ئێوە دەتان هەوێ بنووسن سڵاو دوودانە پیتیەوە سنە دەنووسن سڵ ئەو سڵاوکەتان بۆ دنیا دەنووسە دەنووسە خۆشەویستمەوە. ئەوە دەسەرەتای ڕێگا دەکاتێک کە ئێوە وشەکە کوردیەکان ناتوانن دروست بنووسن زۆر یارمەتیتان دەدات و ئەوەی دەتوانن دەبەشی تێکس کۆرێکشن بژاردەی هەوڵ هەڵ دەکەن و تەواو توان کەڵکی لێ وەرگرن. ئەگەر تایارە هاتوون بە لایکردنی ویدیۆ و سابسکرایبکردنی کاناڵی کورتایتێک دەتوانن پاڵپشتی من بن دە درێژەیە و ڕێگایەدا. زۆر سپاس. با بڕۆین بۆ تەختەکلیلی ئایفۆن. ئەو کەسانی کە ئایفۆنیان هەیە مزگەینی وایان پێ بدەم یەکێک لە خۆشترین تەختەکلیلەکانی دنیای ئایفۆنە. دوام بڵم خۆشترین تەختەکلیلی دنیای ئایفۆنە. جا چۆن زمانی کوردی تێبهاوین. دەڕۆنە ناو سێتینگی ڕێکخستن، جێنێرال لێ دەدەن، نووسراوە کیبۆرد لێ دەدەن، ئەد کیبۆرد لێدەن و دێرەدا زمانی کوردی ببینەوە و تەواو بوو. ئێوە ئێستا بە خۆشترین تەختەکلیلی دنیا دەتوانن کوردی بنووسن. زۆر سپاس کە تایارە دەگەڵم بوون. هیوادارم هەمووما بە تەختەکلیلی کوردی بنووسین. ویدیۆکانی کورتایتی دەداتوودا لە دەست مەدەن چون ویدیۆی تایبەتترمان هەیە لە تەختەکلیلەکانی سامسۆنگ و هەر بابەتێک سەبارەت بە ژیری دەستکرد و تەکنەلۆژیا بێت لە کورتایتێکدا باسی دەکەین. زۆر سپاس کە تایارە هاوڕێمان بوون.